دیارە ئێمە بە 36 تابلۆ بەشداری ئەم پێشەنگایەمان کردووە و لە ڕێی یەکێتی ژنانەوە سپۆنسەری کارەکان بۆ کردو سوپاسیانەکەم و دیارە ئێمە مەبەستمان لە کردنەوەی 36 فۆتۆ گزارش بوو لە 36 ساڵەی جینۆسایدکردنی گەلی کورد و ئێمە ئامانجمان لەوە بوو دەرخستنی چاوی ئەو دایکانەیە کە دوای 36 ساڵ بە بەردەوام فرمێسک لە چاوەکانیان دێ دیارە ئەمەش هەر فۆتۆیەک ناونیشانی خۆی و چەند کەسی ئەنفالە و خەڵکی چی گوندەکە ئەم نیشانەمان لێوە گرتووە لە ڕێی لە پێشەنگاکانمانە دامەناوە. وێنەکان بەڕاستی بەلای منەوە هەموو کاریگەرن بەس یەکێک لە وێنە کاریگەرەکان ئەم وێنەیە پورەتەمینە کە سێ براو خوشکێکی برازا و ئامۆزا 20 کەس لە خانەوادەکەی ئەنفالە و تەنانەت پورەتەمین کە خەڵکی گوندی قەیتولە لە ناو سزنا سێ مناڵی پێبێچە لە مناڵەکانی لەوێ ئەمرێ و لەبەر چاوی خۆی داتر خۆی لە دوای 6 مانگونی لە ریگەسەمان ئەگەڕێتەوە وەشێکە لە شایەت حاڵەکانی کەیسی دادگاییکردنی سەدام حوسێن و بەردەوام من لە مەراسیمەکانی یادی ئەنفال ئەیبینم فرمێسک بە چاوەکانی هەیەتە خوارەوە. ئەمڕۆ کە لە یادی 36 ساڵی تاوانی ئەنفالە کە یەکێتی ژنانی کوردستان و مەکتەبی سکرتارەتی یەکێتی ژنان هەستاوە بە کردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافەر کە خۆی لە 36 وێنە بینێتەوە. وێنەکان وێنەی ڕاستەقینن، هەم وێنەکان هەندێکیان تاقانی ئەنفالن، هەندێکیان بە جێماوانی ئەنفالن، هەندێکیان نەماون یعنی لە ژیانە نەماون. ئەگە سەیری وێنەکان بکەی وێنەکان خەمی وێنەکان و ناخی وێنەکان وێنەی ڕاستەقینەیە، فرمێسکی ڕاستەقینە لە چاویانایە.